یەکێک لە پێشانگە تایبەتەکان کە پەیوەستە بە هونەری هاوچەرخەوە. دیارە بێگومان هونەرمەندانی کورد جای ئەوەی کە لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستانە پێکەوە کارەکانیان نمایشەکەن و چەندین پێشانگای هاوبەش بە ئەنجامەگەێنێ بە خۆشحاڵیەوە کار لەسەرەوە کرێت کە چۆن بتوانێت ئەم هونەرە لەگەڵ بەشێک لە وڵاتانی دراوسێشە بەش بکرێت. لە ئێستاە پێشانگایەکی شێوەکاری تایبەت لەلایەن کۆمەڵێک لە هونەرمەندانی هەرێمی کوردستان و هەروە ناوەڕاست و خواروی عێراقیش کە چەندین بابەتی هونەری تایبەت و ناوەزەی تایە نمایش کرا. پاشنی وەڕۆی ئەمڕۆ لە هۆلی مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە باوکاری گەلەری بەیان سیانزەیەمین پێشانگای کۆمەڵی ڕەوافد بۆ هونەری هاوچەرخ کرایەوە. لەو پێشانگادا کە سلێمانی تنێمای سەرەکی بوو 60 هونەرمەند کارەکانیان لە پێشانگاکەدا نمایش کردبوو. نزیکی 53 هونەرمەند و شێوەکار بەشداریمان کردووە لەم پێشەنگایە لە هەموو عێراق بەشداریان کردووە بگرە چەند هونەرمەندێکمان هەیە لە دەرەوەی عێراقیش بەشداری کردووە. مەبەستمان لە پێشەنگاکە ئەوەیە بەڕاستی یەکگرتوو بێت. مەبەستمان ئەوەیە کە هیچ کێشەیەکی ناوخۆیی و دەرەوەی هیچ تەسی لە هونەرمەندان ناکە. ئێمە بەڕەنگەکان دژی هەموو کۆمەڵگا و هەموو کێشەکان دەوەستینەوە. من وەک خۆم و خودی خۆم بە یەک تابلۆ بەشداریم کردووە. تابلۆکەمیش بە ناوی پەیکەرەوەیە. لەبەر ئەوە ئەم ڕۆژانە باسی کێشەکانی دژی ژنان ئەکرێت کە ئەڵێم ژن ژیانە. من تابلۆکەم بە ناوی پەیکەرەوە باسی ژن ئەکا لە کۆمەڵگای ئێمە. بەداخەوە کۆمەڵگای ئێمە وەک پەیکەرێت تەنها سێری ژنەکە. ژن لە کۆمەڵگای ئێمە بەڕاستی ئەڵێن بەناو ئەڵێن وەڵا نیوەی کۆمەلگای و پەروەردەی ئەو نیوەکەی تر ئەکا، بەڵام لە ڕاستیە ئاوا نین لەگەڵ ژنانە. بەداخەوە کۆمەڵگای ئێمە بە ژن ئەڵێت تەنها گوێ بگرە، تەنها سیر بکە، تەنها چیت پێ ئەڵێن ئەوە بڵێرەوە، هیچ ئەگە ئەبێ حەز و ئارۆزی خۆت نەبێت باسی خۆ نەکەی. بەڵام ژن ئەوە نییە، ژنیش حەزی خۆی هەیە. ژن چۆن متمانەی پێکەی مناڵەکانت ئەیە بەدەستی وە پەروەردەی ئەکا ئەوە ئەبێ متمانەی پێبێت کە حەزی خۆی هەیە، خولیای خۆی هەیە. من بەڕای من هونەرمەند تەسیرێکی زۆر گەورەی هەیە لە کۆمەڵگا. بەڵام کۆمەلگا نیوەی کۆمەلگاکە ئەگرێتەوە، ئەو نیوە بەشە ئەگرێتەوە کە بڵێن هونەرمەندە پەیوەندی هەیە بە بڵێن چینە هونەرمەندەکان. بەڵام لایینی حکوومەتەوە زۆر ئاور نەدراوە لە هونەرمەندان بەڕاستی بە تایبەتی شێوەکاران. ئەم تابلۆی ئەتوانێت زۆر نامە بنێرێ. لەوە ئەچێ نووسەرێک بە یەک کتێب باسی یەک کێشە بکە، بەڵام هونەرمەند ئەتوانێت بە یەک تابلۆ باسی هەموو کتێبەکەی بکە. من ناڵێم ئەوان کەمن لە کۆمەڵگا، ئەوانیش بەشێکی زۆر گرنگن لە کۆمەڵگا، بەڵام ئەوەنە بایخ بە کتێب و ئەوان دراوە بە چەند ناوێک هەمووی نە بە هەمووی ئەوە کانتر نەدراوە. بەداخەوە ئەبێ بە گشتی ئیتیمام و بایخ بدرێ بە هەموو هونەرمەندان بە هەموو جۆرەکانیوە، لەبەر ئەوە بەڕاستی نامەی گرنگیان پێیە. پێشەکی بەخێر هاتنی کەناڵی کوچاتەکەم بۆ ئەم پێشەنگایە. هەڵبەتە ئەم پێشەنگایە لە گەلەری بەیان وەکولانی کوردستان لەگەڵ مجەمەعی ڕەوافدا کە هەموو هونەرمەندانی عێراق ئەگرێتەوە. ئەم پێشەنگایە وەکو پردێکی پەیوەندی نێوان هونەرمەندەکانی عێراق لەگەڵ هونەرمەندەکانی کوردستانە یەکی گردووەتەوە. ئەم پێشەنگە قەشەنگەی دروست کردووە و هیوادارم بە دڵی جەماوەر بێت. کارەکان بریتیە لە هەموو جۆرێک لە مەسەرەن تونند و تیژی ئافرەتی تایە، مەعاناتی ئافرەتی تایە، پاییزی تایە، بەهاری تایە، خۆشنووسی تایە، هەموو هینێکی تێدایە، جۆرێکی تێدایە. من خۆم وەکو خۆشنووسێک بەشداریم کرد، بەڵام نەک بە تابلۆ حەزم کرد ئەم جارە بەکارێکی نوێوە سێ کاری نوێم پێکاتۆی لە هونەری هەڵکۆڵین لەسەر
دار هەڵبەتە ئاەتی قورئانم نووسیوە ئەتوانن دوای سێوی